سەرەتاوەکو بیرهێنانەوەیکی زۆر کورت باسمان لەوە کرد لە ئەڵقەی ڕابردوودا کە ئیدارەی سولەیمانی بەشێک بوو لە ویلایەتی مووسڵ کە لە سنووری سلێمانیەوە ڕۆژهەڵاتی سلێمانیش تا ئێستای ئێران ئەیگرتەوە هەتاکو شاری مووسڵ هەمووی پێوترا ویلایەتی مووسڵ. ئەم بە شەش خۆی هەر ویلایەتێکی کۆن بوو کە عوسمانەکانیش دایان مەزراندوو بە شێوەی ئیالات حکمیانە کرد سیستمی ویلایات وەکو فیدرالیزمێک بەرفراوانتر بوو. کاتێک کە تورکیا ئینقلابی ساڵی 1970 تێدا ڕوویدا بەسەر سوڵتان عەبدولحەمیدا و بیرنامەکان هاتنە پێشەوە و دەسەڵاتێکی زۆرتر ژیرایە بەردەست بۆ ئەوەی کە دین لە دەوڵەت گوێ بکرێتەوە. تەلعەت پاشا و جەمال پاشا و ئەنوەر پاشا زیاتر دەسەڵاتدار بوون و بوونە کادیرانی حکوومەت و لە هەمان ململانەیەکی شابوون کە دەوڵەتی عوسمانی لەو ململانێدا هەبوو. دوای ساڵی 1940 هاتە پێشە کە جەنگی جیهانی یەکەم ڕوویدا. تورکەکان بە شێوەیەکی گشتی کە پەیوەندێکی باشیان لەگەڵ ئەڵمانە هەبوو بڕیاریان وابوو کە بە ڕەزامەندی ئەڵمانیش کە نەیەنە ناو شەڕەکەوە. لە 1940 ئیمزای ئەوەیان کردبوو کە نەیەن، بەڵام لە مانگی 1970 ئەڵمانیا تینێکی زۆرتری کەوتە سەر بە ئومێدی ئەوەی تینەکە کەم کاتەوە لە بەرەی رووسیا و بەرامبەر بە ئینگلیزیش داوای لە تورکەکان کرد کە بێنە شەڕەوە و ئەڵمانیاش یەکێ بوو لەو وڵاتانەی کە فکرەی جامیعەی ئیسلامیەکەی سوڵتان عەبدولحەمیدیان زیندوو کردەوە و تەشجیعی جیهادیانە کرد بۆی خەڵک پێوەی پابند بێ دژی ئینگلیز و ڕووسەکان تەبعاً ئەو کاتە کوردەکان زیاتر هانەدران بۆ ئەوە و هەروەها فکری جامیعەی ئیسلامیەکە کە زیاتر خەڵکێک کۆ ببێتەوە لە عوسمانیەکان لە تورکەکان مەبەستم لە تورکەکان کۆ بێتەوە کە هێشتا تەواو دەرنەکەوتبوون و چین هێشتا خلافەتیان بەڕەسمی ئێلغا نەکرد بۆ چکە ئێلغاکردنەوەی خلافەت وەکو ئەمڕۆ لە 1924دا ئێلغا کرایەوە. بۆیە ئەو زەمانە وەکو ئێستا ئەگەر بتوانین نزیکی کەینەوە لە مێشک و بیری خۆمان ئەڵین وەکو بەعسیەکانی ئێستا چۆن دۆڕاون سوڵتەیان بەدەستەوە نەماوە گەورەترین هەلێک کە لە بەردەستیانە بوو لە مسەلەسی سونی ئەوە بوو کە تەئیدی ئەو لایەنە جیهادیە بکەن کە گروپە ئیسلامیەکان ئیعلانیان کردبوو بەرامبەر بە ئیحتیلالی ئەمریکی و هاوکارانی. ئەو کاتەش ئەو بیرنامۆیانە بۆ خۆیان کۆمەڵی ئینسانی کافر بوون و باوەڕیان بە هەبوونی ئەوە نەبوو کە ئیسلام ببێتەوە بە بنەما و زەمینە و دیدی سیستمێکی حکم لە تورکیای نوێ. ئەوان باوەڕیان بە گوێکردنەوەی ئیسلام هەبوو لە دەوڵەت وەلابردنی ئیسلام و ئیلغاکردنەوەی سیستمی سەڵتەنەت و خلافەت لەسەر ئەوانە هەمووی هاوکاری کرابوون و متتەفق بووبوون. بەڵام دوایی کە تەماشایان کرد لەو دەبەڕێکڕاچوونە عەسکەریانەی کە لە ناوچەکانیانە ڕوئەدا و ئەو تین و فشارەی ئینگلیز زیاتر کە ئەکەوێتە سەریان هەردەبوو دیسان پەنا ببنەوە بەر هەست و هۆشی دینی ئیسلامی بۆ ئەوەی سەر لە نوێ قەڵایەکی تریان لە پشت خۆیان بۆ دروست ببێتەوە کە بتوانن پشتی پێەوە بدەن. ئەوەش وا ئەزانم هەمومان هەست بەوە ئەکەین کە ئیسلام مەوایە قەڵای گەورە و قوڵایی هەموو کەسێکی لێ قەوماوە تاک بێ هەرکە لێ قەومە ئەگەڕێتەوە بۆ ئیسلام گروپ و حیزبیش بێ هەرەگەڕێتەوە بەرامبەر بە ئیسلام دەوڵەتیش بێ کە ڕووخا یان بۆ ئەوەی نەڕووخێ دێتەوە بەرەو ئیسلام و ئەوێ خەڵکی سەر لە نوێ بە ئیسلامەکە جۆش داتەوە بۆ ئەوەی بۆ خۆیان بەکاربێنێتەوە. ئەو کاتە ئەو سەردەما ئەو عەلەمانیانەی تورکیش بە هەمان شێوە سوودیان لەوە وەرگرت. لەو سەردەما ئیدارەی سلێمانی کە تورکەکان لی کشانەوە لە دوای دۆڕاندنی شەڕ لە 1970 و پەیمانی مۆندرس ناچار بوون دوای پەیمان دوای ڕێکەوتنیان ناچار بوون لە سلێمانی بکشێنەوە. ئەو کەسەش کە مرەشەح بوو بۆی کە شارەکەی تەسلیمکەن شێخ مەحموودی حەفید بوو کە شخصیەتێکی بەهێزی دینی کۆمەڵایەتی ناوچەکە بوو بەبێ منازعیش دەسەڵاتی هەبوو. ئەو کاتە درایە دەست ئەوان بۆ ئەوەی ئینگلیز نەتوانە کاریگەر بن لەسەری.
شێ مەحموودیش بە فرسەتێکی گەورەی زانی کە سلێمانی بکاتە پایتەختی ئەو دەوڵەتەی کە لە دید و تێڕوانینی خۆیدا بۆی دروست بوو بۆ کوردستانێکی هەڵبەت بەو شێوەی کە ئەو تەسەوری کردووە. ئێمە باز لە ساڵی 1970 ئەکەین. بۆیە هەر لە ساڵی 1970دا زۆر بە سەریعی ئەحداسەکان ڕۆیشتن، زۆر خێراتر ئەڕۆیشتن. حکومەتی شێ مەحموود دامەزرا، بەڵام هەروەکو لە ئەڵقەی ڕابردووە وتمان سیستمی حکمێکی خێڵەکی بوو هەر لە سەرەتاوە. خۆی و ئەوانەی ئەترافی خۆی کە خانەوادەی ساداتی بەرزنجەن نزیکتر بوون لێی، مستەشارین و ڕاوێشکارانی تری کە لەو خێڵە نەبوون یان نزیک نەبوون لێی دوورتر بوون و دوور خراببوونەوە، و شێوازی ئیدارە بردن بەڕێوەشی هێشتا مابووی گەڵاڵە ببێ یان تەکاملێک پیا بکە یان پەی بە زۆر شتی تری ئیداری ببە. لەو سەردەمەشە ئینگلیزەکان لە 1970 گەیشت بوونە کەرکووک، کفری کەرکووک، ئەوانیان هەموو گرتبوو، نزیکی مووسڵیش بووبوونەوە. تورکەکانیش خۆیان ئامادە کردبوو بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی ئینگلیزەکان. طبعاً بە ڕێزانەی کە گوێگرنێسە لەم بابەتە ئەوەش بزانن کە هەولێر عایدی ڕەواندوز بوو ئەو کاتە. ئینگلیزەکان هەولێریان کرد بە شارێک و ئیدارەی سربەخۆی خۆی، چونکە ئەو کاتە ڕەواندوز مرکزی سەرەکی بوو. بۆیە تورکەکان کە لە حەڵقاتیدا هەتووە ئینشاڵە دەینە سەری ئەگەر زیندوماین و ئازاد بووین، ئەوان هێرشیان کە هێنا بەرەو ڕەواندوز کە یەکێک ناوی عەلی شەفیقە بە ناوی سەرکردەیەکی تورکە، هێرشی هێنا بۆ ڕەواندز و گرتی، دوای ئینگلیزی تێکشکان. بە هەر حاڵ ئەوە وەختێکی کە دەینەوە سەری. ئینگلیزەکان لەو کاتەیە هاتبوون و عێراقیان هەموو گرتبوو. لە مودەی 4 ساڵە لە بەسڕەوە گەیشتبوونە کەرکووک، هەمووی کەوتبووە ژێر دەسەڵاتیانەوە. حکومەتی تورکیان لەوێەوە دەرپەڕاندە بوو، بەڵام متحەیر مابوون وەکو سەرەتای ساڵی یەکەمی ئەحتیلالی ئەمریکی 2003 عێراق چۆن ئیدارەکەی ببن بەڕێوە. لە سەرەتادا هەروەکو وتمان ئەوان دید و تێڕوانینێکی نەزەری خۆیان هەبوو کە وەکو تەجروبەی مەهێراجای هندستانیەکان وەکو باکووری هندستانیان چۆنە برد بەڕێوە کە شخصیەتێکیانە هێنا ڕاجایەکیان ناوە، نابڵێن ڕاجای عنی پیا و ماقوڵێکی گەورەی ئەو ناوچێ و دەرە بە گوفی و داڵێک، مهراجایەکیان هێنا و دەوڵەت و نفوزێکیان بۆ دروستە کرد، حکوومەتێکیان بۆ ئیداریەکیان لە بەردەستا بۆ دروستە کرد و کە لە خزمەتی خودی ئینگلیزەکان و پارێزەری بەرژەوەندی ئیسعماری ئینگلیزی دابێ. ئەوانش بە هەمان دید و تێڕوانینەوە کە هاتن بۆ کوردستان لەگەڵ شێ مەحموود ویستیان ڕەفتارکەن، بەڵام شێ مەحموود خۆی گەیشت بوو ئەوەی کە پێشەوەی ئینگلیز بێ بوو بە واریسی ناوچەکە و واریسی دەسەڵاتدارانی تورک و پەی بەوەژە برد کە دەوڵەتێ دروستکە، حکومەتێک دروستکە پایتەختەکەی سلێمانی بێ. بەتایبەتی ئەو زمانەی باسەکەین سنووری عێراق ئێرانی ئەم سەردەمەی ئێستا ئێمە کە هەیە ئەو کاتە نەبوو، چونکە شێخ بۆ خۆی پەیوەندێکی باشی لەگەڵ هەورامانی تەختە هەبوو. هەورامانی تەخت دواتە ئەوەی ڕۆژهەڵاتی ئەمڕۆ بڵین ئێرانە تەختی سانی لێبوو. سان یعنی پاشایەتی هەورامانەکان کە ئەو زمانە باسی مەحموود بەگی دزڵیەکەین کە هاوکاری شێ مەحموود بوو، پەیوەندێکی زۆر باشیشی لەگەڵا هەبوو، لە شەڕەکانی شیا بەشداری لەگەڵا کرد و هاتە ئەمدی و ئینگلیزەکان یانیز بەو شێوەی بیبن بەڕێوە. بەڵام زۆر زوو بەرژەوەندیەکانی هەردوو لا تێک گیرانەوە، شەڕ ڕوویدا. یەکەم جار سوارچاکانی شێ مەحموود ئینگلیزیان تێکشکان و گرین هاوسیان گرت لە سلێمانی و دەسەڵاتدارانی تر و پاشان بەرەو بازیان هاتن و شۆڕشی سوپای ئینگلیزیان تێکشکان، هەرچەنە قووەتێکی عسکەری باشیشی پێبوو یان چەکی باشی هەبوو. دوایی ئینگلیزەکانیش هێزێکی گەورەتریان پێکەوە نایەوە، 30,000 چەکدار، هەروەها بەکارهێنانی هەمەوەندەکان و کە مشیراغای هەمەوەند و هەروەها عشایری تری جاف لە کفری و لەوانەوە هێنرانەوە بۆ سەر شێخ و لە شەڕی بازیانە خۆی بریندار بوو کەوتە بەردەستی ئینگلیز، برا بەرەو عێراق، یعنی بۆ عێراقی ئەو سەردەما و حکمی ئیعدامی بەسەرا درا. بەڵام لە ترسا لە بەرەوەی نفوز و شخصیەتێکی بەقووەت و کاریگەری هەبوو، کاریزماییەکی زۆر بەقووەتی هەبوو، نانتوانی
ئیعدامی بکەن و حکومەکان لێگۆڕی بە 10 ساڵ سجن و نەفیکردن بۆ هەندستان پاشان مەجبورم بیهێنەوە بۆ کوێیت و لە ژێرزەختی خەڵکی و بۆ چارەسەر و بۆ ڕاگرتن و هێنانەوەی وەکو بربەستێ لە بەرامبەر بە تورکەکانە سەر لە ناچار بوون بیهێنەوە بۆ سلێمانی.